الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على أنبياء الله أجمعين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئێمە لە بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان گەیشتوونە ئاڵلقەی 19. ئەم ئاڵلقەی 19 ناونیشانەکەی بەم شێوەیە: گەڕان بە دوای خاڵە هاوبەشەکاندا و هاوکاری یەکدی لەسەرکردنیان و ڕێزگرتن لە تایبەتمەندیەکانی یەکدی. ئەمە وەکو هەموو خاڵەکانی دیکە لە ئاڵلقەکانی ڕابردوودا باسمان کردوون، ئەمەش بەڕاستی هۆکارێکی زۆر گرنگە و بناغەیەکی پتە و پێک دێنێت، یاخود یەکێک لە بەردەکانی بناغەی هاوکاری پێکەوەکردنی مسلمانان و پێکەوە تەبابوون و ڕێکبوون و دۆستایەتی نێوانیان. چونکە هەمیشە کۆمەڵگایانی سەرکەوتوو ئەوانن کە بە دوای خاڵە هاوبەشەکان نێوانیاندا دەگەڕێن. بگەڕێن داخوا چ شتێک هەیە خاڵی هاوبەشە لە نێوانیاندا، هەمویان لەسەری کۆک و تەبان و هاوکاری یەکدیان لەسەر بکەن و پێکەوە ئەنجامیان بدەن. بەنسبەت خاڵە جیاوازەکانیش کە لە ماڵێکیشدا چەند برایە کە لە بابودایکێکن، بە تەکید هەر کامیچیان تایبەتمەندی خۆی هەیە و ڕەنگە بیر و بۆچوونێکی جیاوازی هەبێ، هەستونەستێکی جیاوازی هەبێ، هیوایەت و ئارەزوویەکی جیاوازی هەبێ، هەمویان هەر نایەنە سەر یەک شت. دەبێت لە خاڵە جیاوازەکاندا هەر کامێکیان ڕەچاوی مافی ئەوی دیکە بکە و بزانێت کە وەکو چۆن تۆ خۆت حەقت هەیە تایبەتمەندیەکت هەبێ، بۆ وێنە لە جلوبەرێکدا ئەو ڕەنگەت پێجوانە یا ئەو شێوەت پێجوانە لە بەرکەی، یا لە خواردندا ئەو خواردنت پێخۆشە ئەویانت پێ ناخۆشە، هەروەها لە شێوەی کەل و پەل و ئەو شتانە کە مرۆڤ لە ژیانی ڕۆژانیدا بەکاریان دێنێ. یەکێک پێخۆشە بۆ وێنە سایرەکەی ڕەنجی سپی بێویدی کە دەڵێنە خێر با قاوەیی بێویدی کە دەڵە باچی بێ، و هەروەها تا کۆتای هەموو شتەکان پێویستە لە خاڵە جیاوازەکاندا لە تایبەتمەندیەکانی یەکدیدا هەر کامێکیان چ مافێک بەخۆی ڕەوا دەبینێ، هەمان مافی بەوی دیکەی بەرامبەری ڕەوا ببینێ، نەک چاوی لەوە بێ هەموو خەڵک بێنێتە سەر تایبەتمەندیەکانی خۆی. دەتوانین بۆ ئەوە بەڵگە بێنینەوە بە زۆر ئایەت و بە زۆر فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆ وێنە ئەو ئایەتە مبارەکەی سوورەتی ئالی عیمران کە خوا سبحانه وتعالى بە پێغەمبەری خاتەم دەفەرمێت صلی الله عليه وسلم خاوەن کتێبەکان بدوێنێ. خاوەن کتێب دیارە ئەوەی کە لە نیوە دورگەی عەرەبیدا بوون بە تایبەت جوولەکە بوون و نەسڕانی بوون، بەڵام زۆرێک لە فوقەها و شەرعزانان دەڵێن خاوەن کتێبەکان ئەهلول کیتاب وێڕای جوولەکە و نەسڕانی هەموو ئەوانەی دیکەش دەگرێتەوە کە لافی ئەوە لێدەن کتێبێکی ئاسمانیان هەیە، کتێبێکی خواییان هەیە. هەر بۆی کە باسی مەجووس کراوە کە مەجووس ئاگرپەرستن و نیکاحی مەحاریمیان کردوواتە ئەوانەی کە مەحرەمی خۆیان وەکو دایک و خوشک و کچ هاوسەرگیریان لەگەڵ ئەوانیشدا کردووە کاتی خۆی مەجووس و ئاگریشان پەرستووە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمێتی سنوا بهم سنة أهل الكتاب، وەکو خاوەن کتێبان مامەڵەیان لەگەڵدا بکەن. جا ئەوە بەنسبەت مەجووسەکانەوە، بەنسبەت سابی ئەشەوە هەروە، و بەنسبەت هەر قەومێکی دیکەش کە لافی ئەوە لێ بدەن کتێبێکی ئاسمانیان هەیە لە هەر گۆشە و کەنارێکی دنیا، و مادام خواناز بن واتە بڕوایان بەخوا بێ و پێیان وابێ کە کتێبێکی ئاسمانیان لە بەردەستدایە، باب گۆڕدرابێت کە کتێبی جوولەکە و نەسڕانیانیش هەر گۆڕدراون، تەورات و ئینجیل. هەموو ئەوانە خوای پەروەردگار بە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم. بڵێ ئەی خاوەن کتێبەکان وەرن بۆ وشەیەک کە ئێمە و ئێوە تێیدا یەکسانین.
بۆ هەمومان یەکسانە، خاڵی هاوبەشمانە. دوای ئەمە خوا سبحانه وتعالى لە سێ مفردەدا ڕوون دەکاتەوە: ئەلا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. کە جگە لە خوا نەپەرستین و هیچ شتێک نەکەینە هاوبەشی، و هەندێکمان لە زیاتی خوا هەندێکمان نەکەینە پەروەردگار و پەرستراوی خۆمان. فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. ئەگەر پشتیان هەڵکرد ئامادە نەبوون بێنە پێش بۆ ئەوە، پێیان بڵن شایەدی بدەن کە ئێمە بۆ خوا ملکەچین. کەواتە هەمیشە ئەهلی ئیسلام لەگەڵ غەیری خۆشیاندا، چ جای لە نێو خۆیاندا، مسلمانان لەگەڵ غەیری خۆشیاندا، لەگەڵ خاوەن کتێبەکاندا، بەڵکو لەگەڵ غەیری خاوەن کتێبانیشدا. بەڵام لێوە دیارە لەو سیاقەدا باسی خاوەن کتێبەکان دەکا. ئەگەر نا ئەوانەی کە خاوەن کتێبیش نەبن، مادام مرۆڤن خوا لەسەر زەوی دایناون، جا ئەگەر هاوبەش بۆ خوا دانەرن، ئەگەر مولحیدن، ئەگەر هەرچی هەن، هەر جۆر شتێک دەپەرستن یاخو خواناسن خوانەناسن، هەرچی هەن، بە تەکید خاڵی هاوبەش لە نێوانی ئەوان و مسڵماناندا هەر دەبێت. زانایانی ئیسلام کردویانە بە بنەمایەکی گشتی بۆ مامەڵەی مسڵمانان لەگەڵ جگە لە خۆیاندا، دەبێت بە دوای خاڵە هاوبەشەکاندا بگەڕن. جا ئەمە ئەگەر مسڵمانان پابند کرابن کە لەگەڵ غەیری خۆیاندا چاوبگێڕن بۆ خاڵە هاوبەشەکان، بە تاکید لە نێو خۆیاندا ئەوە لە پێشترە کە بە دوای خاڵە هاوبەشەکاندا بگەڕێن. وەکو خوا سبحانه وتعالى لە سوورەتی ئالی عیمراندا دەفەرمێ: واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. دەست بە ڕێسمانی خوا بگرن و پەرتەوازە مەبن. ئەمە خاڵی هاوبەشی بینی مسڵمانان ئەوەیە دەست بە ڕێسمانی خوا بگرن. خوای پەروەردگار ئاینەکەی خۆی چواندووە بە ڕێسمانێکەوە، بە گوریسێکەوە، پەتێکەوە. کەسێک کە دەکەوێتە نێو چاڵێکی قوڵ یا دەکەوێتە نێو بیرێکەوە، ئەگەر پەتێکی بۆ دابهێڵ نەخوارێ، گوریسێک دەستی تێبگرێ، پێی دێتەوە سەر. خوای پەروەردگار ئاین و بەرنامەکەی خۆی چواندووە بە ڕێسمانێکەوە کە دەستی تێدەگیرێەوەی مرۆڤ پێی بێتەوە سەر. لە سوورەتی مائیدەدا لە ئاەتی ژمارە 2دا خوای پەروەردگار لە سیاقێکدا کە باسی نامسڵمانان دەکا، باسی هاوبەش بۆ خۆدانەرەکان دەکا، کە ئاەتەکە بەم شێوەیە کە دەفەرمێ: يا أيها الذين آمنوا لا تحلوا شعائر الله ولا الشهر الحرام ولا الهدي ولا القلائد ولا آمين البيت الحرام يبتغون فضلا من ربهم ورضوانا وإذا حللتم فاصطادوا ولا يجرمنكم شنآن قوم أن صدوكم عن المسجد الحرام أن تعتدوا وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان واتقوا الله إن الله شديد العقاب. أم آية مباركة آية 2 سورة المائدة، خوا سبحانه وتعالى ڕوو دەکاتە ئیمانداران دەفەرمێ: ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە، لا تحلوا شعائر الله، دروشمەکانی خوا مەشکێنن، بێحورمەتیان پێ مەکەن، بۆ خۆتانیان ڕەوام مەکەن. ولا الشهر الحرام ولا الهدي ولا القلائد، هەروەها مانجی حرام و ئەو ئاژەڵانەی دەهێنرێن بۆ وەکو قوربانی سەر ببڕێن، و ئەوانەی کە گەردنبەندیان لە مل کراوە، هەموو ئەوانە دەستدرێژیان مەکەنە سەر. دوای خوا سبحانه وتعالى دەفەرمێ: يبتغون فضلا من ربهم ورضوانا، ئەوانەی کە ئەو ئاژەڵانە دێنن، واتە لە هاوبەش بۆ خوادانەرەکان، ئەوانش بە حسابی خۆیان بەخششی خوا و ڕەزامەندی خوا دەخوازن، کەواتە دەستدرێژیان مەکەنە سەر مادەم بۆ حەج دێن یا بۆ عومرە دێن. دوایی دەفەرمێ: ولا يجرمنكم شنآن قوم أن صدوكم عن المسجد الحرام أن تعتدوا. بارق هەڵسانتان لە کۆمەڵێک کە ئێوەیان لە مزگەوتی حرام جێڕایەوە، ڕقەڵسانتان لێیان واتان لێ نەکا کە ئێوە دەستدرێژی بکەن. ئەوە مەبەست پێ ئەوەیە کە لە ساڵی شەشەمی کۆچیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لەگەڵ هاوڵانی 1400 لە هاوڵانی خوالیان ڕازی بێ
چوون بەرەو مەککە بۆی عومرە بکەن بەڵام کافرەکانی مەکە ڕێیان پێگرتن و گوتیان نابێ بێنە نێو مەککەوە ئەوان گوتیان ئێمە بۆ عومرە دێین و چەکی جەنگمان نەهێناوە گوتیان نەخێر نابێ سەرنجام زۆری پێچوو تا گەیشتە ڕێککەوتنێک کە پێی گوترا ڕێککەوتنی حودەیبیە وا ڕێککەوتن کە ئەو ساڵە موسڵمانان بگەڕێنەوە عومرەکەیان نەکەن بەڵام ساڵی دادێ بێن کە دوای ساڵی حەوتەم چوون و ئەو عومڕەی پێی گوترا عومرەة القەضاء جا خوا سبحانه وتعالى دەفەرمێ کە ئەوان ئێوەیان جێڕاوەتەوە لە مزگەوتی حەرام با ئەو ڕقەڵسانتان لێیان لەسەر ئەواتان لێ نەکە ئێوەش دەستدرێژی بکەن موسڵمان هیچ نابێ وەکو خەڵکی دیکە بکە موسڵمان دەبێ وەکو خۆی بێ لێرە کە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى نەک هەر دەستدرێژیان مەکەنە سەر بەڵکو هاوکاری یەکدی بکەن لەسەر چاکەکاری و پارێزکاری لێرە وشەی تەعاون لەسەر چێشی تەفاعولە بۆ هاوبەشیە لە نێوانی دوو لا یاخود زیاتردا دەفەرمێ پێکەوە هاوکار بن واتە لەگەڵ هاوبەش بەخوادانەرەکانیش و لەگەڵ هەر کەسێکی دیکەش کە دێ بۆ حەج دێن بۆ عومرە دێن ڕێز لە ماڵی خوا دەگرن لەگەڵیاندا هاوکار بن لە چیدا على البر والتقوى هاوکاری یەکدی بکەن لەسەر چاکەکاری و لەسەر پارێزکاری چاکەکاری هەر شتێکە بۆ خەڵک باش بێ بۆ مرۆڤەکان باش بێ هەر شتێک بە قازانجی خەڵک تەواو بێ بە قازانجی کۆمەلگا تەواو بێ موسڵمان مولزەمە کە دەستبارگر و هاوکاری بەرامبەرەکانی بێ و تەقواش یعنی پارێزکاری هەر شتێکە بۆ خوا سبحانه وتعالى مای پەسەندی و ڕەزامەندی بێ و هۆی ئەوە بێ کە موسڵمان خۆی بپارێزێ لە سزای خوا کە خوا سبحانه وتعالى بەهۆی دووشتانەوە سزای خەڵک دەدا یەکەم ئەرکەکانی کە لەسەری پێویستکردون بیان شوێنن دوو قەدەغەکانی کە بۆی دیاریکردون بیان شکێنن کەواتە دەفەرمێ ئێوە بۆ هەر شتێک کە مایەی سوودە بۆ خەڵک و مایە ڕەزامەندی خوایە لەگەڵ بەرامبەرەکانتاندا پێکەوە هاوکار بن ئەمە ئەوەی لێ وەردەگیرێت مسلمانانی بەڕێز و خۆشەویست کە ئێمەی مسلمان لە نێو خۆماندا ئەوە هەر دیارە ئاشکرایە کە لە نێو خۆماندا پێویستە هەر شتێک جێگای سوود و کەڵکی خەڵک بێ و مایە ڕەزامەندی خوا بێ پێکەوە لەگەڵ لەسەری هاوکار بین دەستبارگری یەکدی بین بەڵکو لە دەرەوەی بازنەی مسلمانەتیش هەر شتێک ببێتە هۆی ئەوە کە ئێمە بەرژەوەندیەکی پێت بێنی نەدی کە ئەو بەرژەوەندی لە خزمەت هەموو لایەکدایە پێویستە دیسان لەسەری هاوکار بین بۆیە مسلمانان هەمیشە دەست پێشخەر بوون لە مێژوودا دەست پێشخەر بوون و دەبێت دەست پێشخەر بین لەسەر ئاستی دەوڵەتی ئیسلامی لەسەر ئاستی کۆمەلگا مسلمانەکان و لەسەر ئاستی تاکەکان بۆچی بۆ هەر شتێکە لە خزمەتی خەڵکدا بێ و مسلمان هەرگیز نابێ بسڵەمێتەوە لە غەیری خۆی لەبەرەوە کە دینەکەی لە دینی ئەو جیایە بەڵکو پێویستە تەماشا بکە کاکە تۆ بۆ چیم بانگ دەکەی یا چ شتێکمان لە بەیندا هەیە کاکەوەی لە بەینماندا هەیە ئەوەی کە خوێن نەڕژێ باشە ئەوەیە کە وڵات ئاوەدان بێ ئەوەیە کە خەڵک شارەزا و بەرچاوڕوون بێ ئەوەیە کە خەڵک ڕەوشتی جوان بێ ئەوەیە کە خێزان تۆکمە و تونند و تۆڵ بێ ئەوەیە کە کۆمەلگا بەو شێوە بێ ئەوەیە کە لە شتی خراپ دووربین لە خواردنی خراپ لە کردەوەی خراپ باشە ئەوانە هەمویان ئامانجی شەرعین و پێویستە مسلمانان لە نێو خۆیاندا و لەگەڵ دەروی خۆشیاندا دەستبارگر و هاوکاری هەر کەسێک بن کە بۆ شتێکی ئەوە بانگیان دەکا بەڵکو پێویستە ئەوان مسلمانان خەڵک بانکەن بۆ هەر شتێک کە مایەی سوود و کەڵکی خەڵکەوە بۆ خۆی پەروەردگاری جێگەی ڕەزامەندیە لێرجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين الحمد لله رب العالمين